بەڕێزان دووبارە سڵاتان لێبێت. مامۆستا جەعفەر بەر لە ناوڕەکە من پرسیاری ئەوم کرد کە ساڵی 1975 و پاش دەستگیرکردنی و لە سێدارەدان و زیندانیکردنی سەرکردە دیارەکانی کۆمەڵە لەو کاتەیە دواتر بارودۆخی کۆمەڵە لەو ڕۆژگارەیە چی بەسەر هات؟ ئەو شپرزی و شێواوەیە چۆن کۆنتترۆل کرایەوە، چۆن کۆمیتی هەرێمەکان دروستکرا و بارودۆخەکە بە جۆرگی جۆرەکان کەوتەوە سەر ڕوتی سیاسی و پێگەی خۆی. ئەو پرسیارە باشتر بوو ڕۆژ لە ڕۆژان لە یەکێکی وەکو کاک بەختیار بکرایە ئەوەندەی کە جەناب پرسیارمان لەو کردووە، بەڵام ئەوەندەی کە جەنابەت دوورونزیک ئەگات لە ڕووداوەکان من دەتوانم ئەو باسکەم کە خۆم بینیومە. بەڵێ منیش مەبەستم ئەوەیە. ئێمە ئەو کاتە لە خانەقی ساڵی 74 کۆمیتەیەکمان دروست کردو بە ناوی کۆمیتەی هەرێمی باوەڕ ئەو کەسانە بوون، مەلا بەختیار بوو، کاک عیماد بوو، شەید سەلام عەبدوڕەزاق بوو، عەلی شامار لەگەڵ خۆم، ئەم 5 کەسە بوون. ئەو جار ئێمە بەس پەیوەندیمان هەبوو بە لەلایەکەوە لەگەڵ ملازم جوانبیر و ئەوانە، لەلایەکەوە لەگەڵ شەید سیروانە، لەگەڵ کاک نەریمان، هەر ئەو کاتار نزیکمان بوو، بەس بوارێکی ترە کارێک کرد. ئەو جار لەگەڵ شەید بێباکوانە خەڵکی لەگەڵ زۆربەی خوێندکارانی ئەوەی کە لە شاخ بوون کە هەرەسیش ڕوویدا. ئێمە ڕاستی لەلایەکەوە ئەمانویست مەقاومە بکەین، خۆشمان ئامادە کرد و چەکمان پەیدا کرد بوو، پێشتر چەکمان هەبوو، بڕیارماندا بوو هەرکە بڵێن هەرەسەکە ڕاگەیەنرا ئێمە دەست بدەینە چەک و بەردەوام بێت لەسەر خەباتی چەکدار، نەک لەگەڵ هەرەسەکە بڕۆین. خەڵکی زۆرمان کۆ کردەوە ڕاستیەکەی. ئەمە لەسەر خواستی کۆمەڵی ڕێژدەران بوو لە ڕۆژگارەیە. بەڵێ ئێمە مەسەن لێوێ پەیوەندیمان لەگەڵ ئەوان کرد، لەلایەکە ترەوە لەگەڵ ملازم عەلی و شێخ محەممەد شاکەلی کە ئەو کاتە ئەوان لە چوارکەڵاو بوون، شێخ محەممەد مەسئولی ناوچەی گەرمیان بوو، ملازم عەلیش ئەو هین بوو ئامن بەتالیۆن و یعنی هێزێکی عەسکەری باشی لەبەردەست بوو. خەڵکی تریشە بوون، ناوەکانم هەموو بۆ ناوترێ، بەڵام خەڵکی زۆر ئامادەکارێکی باشیان وەرگرتە بوو. ئەشمانتوانی هێزێکی لایەنی کەم هیچ نەبێ 100 کەسێک وا بکەین کە بمێنەوە لە شاخ. کێشەکە ئەوە بوو هەرەسەکە وا بە شێوەیەکی وا هاتە بوو و مەترسی ئەوەش هەبوو ئێران پەلامار بدە لە ناو کۆمەڵە خۆشی. بیرروڕایەکی وا دروست بوو کە ئەبێ چەکدا بنرێ، یەکەم جەوتیان مەقاومەکەین، دوای وتیان پێمان ناکرێ، چونکە ینی هۆکارەکانی زۆرن. ئێمە هەوڵمانداوە لە مناسەباتی تر و لە شوێنی ترە باسی بکەین. ڕەنگە یەکێک لە هۆکارەکان مامۆستا جەعفەر ببوورە قسەکەت پێ بڕم، نابەرابەری هێزەکان بوو بێ. ئەو کات کە ئیدی شۆڕش هەرس دێنێ و تووشی نسکۆ بێت، چێکێکی ئەوتۆ ئالەتێکی ئەوتۆ لە بەردەستانە بۆ کە تۆ بتوانیت لەو لەحزەیە بە خێرایی دیسانەوە شۆڕش ڕابگەینیتەوە و مقاومەت بکەیت. من پێم وایە ئێمە لە ڕووی دەرونیەوە، لە ڕووی ڕێخستنەوە، لە ڕووی فکریەوە خۆمان ئامادە نەکردبوو بۆ ئەو تێکشکانە. لە پڕ کە ڕوویدا وەکو هەرسی چۆنێت، هەرسەکەش بەو شێوەیە هات. یعنی کەس یان لە ڕووی دەرونیەوە ئێستا مەسەن تۆ ئەگەر بڵێن ینی ئستعدادێکی وا وەرگرت پێ کە ئەچیتە دەرەوە تووشی پڵنیەکە بی، ڕەنگە زۆر بە ئاسانی بتوانین مقاومە بکەین. بەڵام ئەگەر چاوەڕێ ئەوە نەکرد بێت، بەڵام هیچ چاوەڕێ ئەوە نەکرد بێت و لە پڕ پڵنیەک دەرکەوێتەوە جیاوازەکە جیاوازە. جا ئەوەی ئێمەش بە هەماشەوە بوو چاوەڕوانی ئەومان ئەکرد کە مقاومە نەکرێت، چاوەڕێ ئەومان نەکرد لە پڕ هەرسێکی وا ڕوو بدا و کەس ئامادەی تیانە بێت. چونکە کێشەکە ئەوە بوو خەڵک هەمووی هەر لە سەرەوە بۆ خوارەوە هەمووی عەزمی شکا بوو. کەم ئامرهێز کە من بیستی بێتم ئامادەی ئەوەی تیا بوو بەشداری بکە لەگەڵ مقاومە. من ئەوەی کە تاکە کەس ڕەنگە بیستی بێتم شەید نووری حەماعەلیە کە یەکێک لە ئامرهێزە سەرکەوتووەکان بوو، یەکێک لە پیاوە ئازەکانی ئەم دەڤەرە بوو. ئەو یەکێک بوو لەوانەیە کە ئستعداد دەبڕی کە لە
لە بڵێن بەرەنگار بێتەوە و بەردەوام بێت لەسەر خەباتی چەکدار. ئێمە لە بەمۆ شەی جوامێر و ئەوان ئەو کاتە لێ بوون لەگەڵ کۆمەڵێک خەڵکە شروان شێروەندی بوو، خەڵکی زۆر بوو لێ ئامادە بوون لە چوار کڵاو وەکوتم شاکەلی و ملازم عەلی ئەوان لە منطقەی مەحموود قەجەر ئەوانش ئێمە خۆمان زۆر بوون و خزم و کەس و ناسیا و ڕەفیق و خەڵکمان زۆر هەبوو کە بتوانن لەگەڵمان بەردەوام بن. هەمووش ئستعدادمان وەرگرتە بوو، بەڵام وەکو وتم ئەم ئامادەکاریە لە ئاسی ئەوە نەبوو کە خەباتی چەکدار بکرێ، بە تایبەتی دێهات هەموو گوێزرابووە، یانێ گوێزرابووە هەموو چۆڵان کرد و هاتوون بۆ ئۆردگاکان. ئەوە وەکو بارمتەیەک ئێمە سێرمان نەکرد بەدەست ئێران و بەدەست ڕژەمی شاوە بوو کە جێگەی مەترسی خۆی بۆ کاتە لەسەر هەر جوڵانەوەیکی سیاسی. لە لایەکی ترەوە کە بەرزانی یعنی ئەوەی ڕاگەیان کە خەباتی چەکدار ناکرێ و هەر کەسیش ڕۆیشتو بۆ لای دوا کەس کە ڕۆیشتو بۆ لای شەید عەلی عەسکەری بوو، ئەویش بە هەمان شێوەیە کە من جار وتبووی ئەتوانن خەباتی چەکدار بکەین، دوای وتبووی کە بەرزانی قەنەعەتێکی وای کردو، منیش قەنەعەتم کردووە کە ناکرێ. هەرچەند مام جەلال لەو کاتە لە بەیروت و هین بوو هەوڵێکی زۆری دابوو، یعنی وەکو ساعی سەفری شەندانە بوو کە لە ئێزگەی دەنگی ئەمریکا و مۆنتیکارلۆوانە بڵاو کرێتەوە کە مام جەلال گەڕاوەتەوە و درێژە درێ بە خەباتی چەکدار. ئەمە هەر ئەو کاتانە بوو کە تازە ئاژبەتاڵەکە ڕاگەیەنرابوو، ئەو یعنی دەنگۆیە بڵاو کرایەوە کە مام جەلال بەڕێوەیە. من خۆم لە ئەو کاتە هەموو کەس گوێ لە مۆنتیکارلۆ BBC ئەوانەگرت، من خۆم گوێم لێ بوو کە وتی مام جەلال ئەگەڕێتەوە بۆ کوردستان. تەنانەت پەیوەندی کرابوو لەگەڵ کەسانی وەکو فاروقی مەلا مستەفا، لەگەڵ خەڵکێکی زۆر، ئەوەی کە من دوایی یعنی وردە وردە بۆمان دەرکەوت خەڵکی زۆریان بینی بوو، بەس لەبەر ئەوەی بەرزانی ینی نەیتوانی بوو ئەو بسەلمێنێ کە درێژە بدرێ بە خەباتی چەکدار، وتبووی ئێمە ناتوانین بەرگەی لە یەک کاتدا بەرگەی لێدانی عێراق و ئێران و تورکیا و نازانم کوێ بگرین، کەسمان لەگەڵا نابێ. بەس خۆی من پێم وایە ئەگەر درێژە بە خەباتی چەکدار بدرایە ئێران چەند ئێدانێ. ئەو کاتە مامجار ڕۆشتو بوو هەر ماوەیەکی کوردوایەوە ڕۆشتو بۆ لیبیا وتبووی ئێران چەندێکی داوە ئێمە هەر بەردەوام لەسەر مقاومە، یعنی هێشتا بڵێن ئاژبەتاڵەکە ڕانەگەێنرا بوو. لیبیا پەیوەندی بە مام جەلالەوە کردبوو، ئەوی ساتە یەکێکی وەکو ئازاد خۆشنا و من چەندین جار لێم بیستووە کە ئەو یەکێک بۆ لەوانەیە کە پەیوەندیان کردووە لەگەڵ قەزافیە و توتی من یارمەتیتان نەدەم. ئێران چەندێکی داوە من 5 ئەوەی ئەو ئێرانە دەم بەس ینی ئامادە بوون هاوکاری بڵێ ئەویش نەبووە خەڵکی ترە بوو خۆی قاعدەیەکە لە هەموو شەڕێکە ئەڵێ شەڕ خۆی ئەژێنێ، ئەو قاعدەیە. بەڵام تۆ پێدوانیە مامۆستا جەفەر کاریگەری زۆر لەسەر مەلا مستەفای بارزانی لە ڕۆژگارە ئەو بووبێ کە ئیدی ئومێدی بە ئێران و بە تورکیا و بە لیبیا و ئەمانە نەمابێ بۆیە نەیتوانی و ڕێگەی بەخۆی نایەوە ئامادەیی بۆ بەردەوامی شۆڕش دەربڕێ. خۆی هەر ئەبووە لە سەرەتا بڕوای بە ئێران نەبووایە، بڕوای پێ نەبووایە. ئەگەر هەر کەسێک ئەو گفتوگوۆیە بخوێنێتەوە لەگەڵ ئەیسا پەژمانە، کتێبەکەی تریشی ئەوەی ئەتیفاقی ئەلجەزایر، ئەمەی دکتۆر عەرفان قانعی فەرد بڵای کردو بە ناوی تونباد حەوادث، کتێبێکی 800 لاپەڕەیە. لێ بە وردەکاری و باسی ئەو کە ئێران مەبەستی چی بووە کە پشتیوانی شۆڕشی گەلی کوردستانی کردووە. ئێران بە نیازێک ئەو کاری کردووە. کورد بۆ خۆشی هەندێک جار هەیە ئێمە لە وڵاتێکە ئەژین بەداخەوە، نە پشتمان بە بەحرەوەیە، نە پشتمان بە لایەنێکی دۆستەوە هەیە، ئەو وای کردووە کە تۆ منفەزێکت بۆ نامێنێتەوە، هیچ دەرویەک نامێنێتەوە ئێران نامێنێتەوە. ئێمە خۆمان کاتی خۆی
تا 75 دوایەوەش هەمیشە ئیدانەی ئەوەمانە کرد کە پەیوەندی ببەسین لەگەڵ سووریە بێ تورکیا بێ ئێران بێ هەر لایەنێک بێ بەس دوای سێرمان کرد ئەو یاریانەی کە ئێمە پێشتر ئیدانەمان کردووە سێرەکەی دواتر هەرخۆمان ڕۆشتون هەڵماندا لەو دەرگایانە بدەین و تەبریری ئایدۆلۆجی و تیۆریشمان دۆزیوەتەوە کاکە ئێمە هەر ئەمانەوێ ئەو بریندارێکە خەریکە ینی شەهید دەبێ ئەیبێتە ئەو دیویان هەر بیانەوە کە دۆزیدە بچیتە ئەو دیو ئێستا تو سەیری سروشتی هەموو هێزە سیاسی کوردستانەکان کە هەر یەکەی پەیوەندی هەیە لەگەڵ ئەو دەوڵەتانەی کە کوردە چەوسێنێتەوە ئەو دەوڵەتانەی کە ئەوێ کوردستان وێرانکە یا بە کیمیاوی لە تۆ ئەدا بەڵام هێزێکی سیاسی کوردستانی ئێران ئەچێ دەستخاتە ناو دەستی سەدام حوسێنەوە بە هەموو قەناعەتێک و دش بە فاشزمە دش بە کیمیاوی بارانە تۆ تەوێ بڵی کۆی گشتی ئەم پەیوەندیانە لە دەرەنجامە بە زەرەر بۆ کوردەگەڕێتەوە ڕەنگە خۆم ئەو کاتانەی کە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بووم بەو شێوەی کە جەنات باس کرد بەو شێوە بیرم کردوێتەوە بەڵام میکانزمەکانی خەباتی چەکدار وات لێ ئەکا کە تۆ ئەبێ هێزێک بدۆزیتەوە سێمە لە سەرەتا لەگەڵ خەڵکی ناو ئێران بەتایبەتی لەگەڵ کوردستانی ئێران لەگەڵ خەڵکی ترە لە 79 بە دواوە ئێمە ئەوە دوایی باسی ئەوەکەین پەیوەندی باشمان هەبوو لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە و کاک عادل مراد و ئەوان یەکەمین کەس بوون ڕۆشتن ئایەتوڵا خومینیان بینی یان ئەو کاتێکە لە پاریس بوو بەڵام لەگەڵ ئەوەشە سیرەکەی ینی بڵێن خەڵکی تریشە هەر مەسەڵەن کوردی هی ئەو دێهاتانە بە هەر شێوێ بۆ هەوڵێنەدای پشتیوانێک لە شۆڕشەکە بکەن خەڵکەکە بەنەوەیەک بوون نظامی سیاسیش بەنەوەیەکی تر بووە ئەو بە شێوەیەک دامتەکە ئەم بە شێوەیەکی تر ئەو جا من بەبەسەکەم ئەوەیە تۆ کە شۆڕشت ینی شۆڕشی چەکدارت ڕاگەیان دەست کرد بە خەباتی چەکدارۆنە لەکوێ فیشەک پیاکەی لەکوێ چەک پیاکەی خۆ بەچی هەلیکۆپتەرێتە سەر و ناتوانانی بە قەڵەم یا بە قاقەزۆوانە شەڕی لەگەڵکەی تۆ پێویستیت بە چەکە ئەو چەکەش لەکوێ هێنی یا لەسەر تورکیاوە یا لە سووریەوە یا لە ئێرانەوە حەلێترت نییە هەبێ لە عراقۆی وەرگری کە ئەوش ممکن نییە جە بۆیە ئێمە قەدەرێکەیە کە ناچاری ئەو هێزە سیاسیانەی کردووە کە بە شێوەیەکی غەڵەت بیر بکەنەوە غەڵەتەکەش چییە تۆ ئەڵێی من سوود لەو وەرەگرم ئەویش ئەڵێ من ئەمە ئەەکەمە دەستکە لای خۆم ئاوا یارەکانی ینی ئەم دەسە بەتەمایە ئەو دەسەکە بیشوە ئەو دەسەکەی بەتەمای ئەم دەسەکە بیشوە زۆر باشە مامۆستاجان من ئەمە ئێستا بچینەوە سەر بارودۆخی کۆمەڵا و ڕۆژگاری کە ئیدی سەرکردە دیارەکانی ئەو ڕەوتە چەپە دەستگیرەکرێن و لە سێدارە ئەدرێن جۆرێک لە ئەمە جۆرێکی تر بۆ لە هەرس بەسەر کۆمەڵە و ئەو ڕەوتە چەپا هاتووە ئەوەندەی مامۆستا جعفەر دوور و نزیک ئاگای لە ڕووداوەکان بوو بێ لەو ڕۆژگاریا چۆن بارودۆخی کۆمەڵە کۆنتترۆل کرایەوە چۆن کۆمیتەی هەرێمەکان دروستکرا چیە ڕۆلی سەرەکی هەبوو لە هەسانەوەی جارێکی دیکەی کۆمەڵی ڕۆژدارانە ڕۆشتنی ئەو هاوڕێیانە بۆ ئێران هەڵەیەکی گەورە بوو نەدەبووە بیکەن بەس ئێمە حتا ئەو کتێبشمان بڵاو کردەوە کۆمەڵە لە سێدارەوە بەرەو ڕاپەڕین ئەگەر یەکێک سێری ئەو ڕووداوانە بکە کە ئەو برایانەی کە بەشدار بوون لە ڕووداوەکانە یەکێک باش ئەو تەکسانە بخوێنێتەوە سێرەکەی پەلەیەکی زۆر کراوە لە یەکی نۆ شەید ئەنوەرە گیرێ لە بەغا لە هەژدەی نوێ باوەڕکەم لە ماوەیەکی کورتە هەموو دوو هەفتەیەکە ئەوان گەیشتونەتە ناو ئێران ئینەکانمان لایە ئەو
ئیفادەکەیان کە لە یەکەمین مەخفەری چەمپاراوە لە شوێنێکی پازگای چەمپاراوە لێ بڵێن ئیفادەی خۆیانەدا هەموو ئەو برایانە ئەو جار سلێمانی ئەیتوانی ئەو برایانە بشارێتەوە شاری سلێمانی ئەوەش هەر کۆمەڵی خەلەل ڕوویدا بۆ ئەو کاتە ئێمە ئەو کاتە شوێنێکمان هەبوو وەکو بڵێن وەکو مەخبەیەکی لێ بکەین یعنی کەواتە ئەو برایانە چاوەڕێ ئەوە نەکردە ڕۆژی لە ڕۆژان ممکنە ئەلقال قەبزە لەسەر دەرکرێ ینی بڕیاری دەستگیرکردنیان بدرێ چاوەڕێ ئەوان نەکردووە لە لایەکی ترەوە هیچ ینی احتیاتە نەکردو مەسەلەن توجاری وایە ئەبێ هەندێک پارە دانەی بۆ کاتی لێ قەومان ینی بۆ ڕۆژی ڕەش ئەوە نەکراوە ئەگەر هات و پەلامار درای تۆ چی ئەەکەی بێگومان ئەیانتوانی ئەو برایانە لە شوێنی جاجایی ئەو وڵاتە خۆیان بشارنەوە شون زۆر بوو کە بتوان خۆیان بشارنەوە هەر بەهاتناتە زۆر دێهات هەبووە کە دۆست و خەڵکی کۆمەڵی لێ بووە هەر مەسەن وەکو یەکێکی وەکو حەمێ حاج مەحموود با بڵێن یان توانم بڵێن وەکا حەمێ ماتەوە سەلام عەلەیکوم وانە خۆم بشارین لێرە وەکو نمونەیەڵێم دەیان کەسی تر هەبووە مەسەلەن لە پەیوەندیان لەگەڵ دێهات هەبووە خەڵکی ئەمان هەر ئەو ماڵەی شەیشا بۆ ئەوان خۆیانەتیا شاردوتەوە لە هەمان ینی ئەو ماڵی کە کاکشا بۆ ئەوانی تیا بوون ئەوان ئەڕۆن کە ماڵی خاڵی کاک فەریدون بووە دوای چەند ڕۆژێک کاک بەختیاریەت لەوێ 4-5 مانگ ئەمێنێتەوە لە هەمان ماڵ ئەبەستە بە لە بەختیارە بڵێ ینی معناوەتە ئەوانیشیان توانی 3-4 مانگ بێنەوە نەک یەکسەر بڕۆن بۆ ئێران بەبستمەوەیە بڕیارەکە پەلە بووە ئەتوێ ئەو بڵیت بڕیارێکی پەلەی ناپێویست بووە چونکە تۆ کە شۆڕشکەی ئەبێ لە کوردستانەکەی خۆتە بیکەی ئەگەر بتوێ شۆڕشکەی ئەگەریش بتوێ قورسایی و ئەرک لەسەر ینی ڕێخستن دروستنەکەی ئەوانش کۆمەڵک پەلەپەلی پێوە دیارە ئەوان کارەکان هەموو تەسلیمی کاک ئەحسان کردووە کە بە ئەبوو شەهاب ناسراوە کاک ئەبوو شەهاب پێڵێنی تر تۆ قیادەی کۆمەڵە بکە و ئیتر بەجانێشتووە کە ئەڕۆن بە کەسیان ینی ئەو کاتە من بیرمە کە مەلا بەختیار خانەقی بەجێهێشت ئیتر دیار بوو کە کاک ئەنوەر ئەگیرێ کاک بەختیار ئەبێ نمێنێ لەوێ ئیتر ئەو ڕۆژە پێکەوە زۆر قسەمان کرد وتی من ئەڕۆم ئیتر هات بۆ کەرکووک ئەوجار هات بۆ هەولێر چکە خوشکێکی لێ بوو خوشێکشی لە هەولێر بوو ئەم دوای هات بۆ سلێمە خۆم پێکەوە ڕۆشتین بە منی وتی تۆ سەرپەرشتی ڕێخستنەکانی خانەقی بکە ئێمە ئەو کاتە لە خانەقی هەر خۆمان ینی ئەو خەڵکی کە ئەڵێم کاک عیماد و مامۆستا موحسن و شەی سادق و شەید بێباک و شەی سەلامەوەنە عەلی شامار بوو شێروان شێروەندی بوو خەڵکی زۆر بوون الحاصل ئەوانەی کە پێکەوە بوون کە کاک بەختیار ڕۆژ ئەسڵەن ئەوەنە تەئسیری نەبوو هەرچەند ئەو لە سلێمانی بوو ینی بڵێن ئەرتیباکێک شڵژانێک شتێک ڕوو بدا هیچ ڕووینەدا بە شێوەیەکی ئاسایی ڕێخستنەکان بە ڕێوە چوو ئەوەی کەمە بەس ئەو جار مەسلەی سلێمانی و هەولێر و ئەوانە بە تایبەتی سلێمانی چەند زەربەیەکی لە یەک کاتە پێکەوتەکە من جار گرتنی مەجموعەیەک لە ئەندامانی کۆمەڵە بوو بە ڕێکەوت ئەو خەڵکە گیرابوون بەس شتێکی وان لەسەر نەسلمێنرا بوو دوای ئەوە کە ئەمان ئەڕۆنە دەرەوە ینی پێگەیەک نەبووە کە بڵێ ئەم پێگەیە قیادێکی خەتێکی دووەمی سەرکرداتی دروست کراوە ئەو کاتە تۆ بەرپرسیاتەکە خیتە ئەسۆی ئەوان پیانەڵێ ئێمە ئەڕۆین یا خۆمان نەشارینەوە ئێوە سەرپەرشتی ڕێخستن بکەن ئەوان یەکسەر ڕۆیشتون و من ئەگەر لەوەیە بە هەڵە شتەکانە گەڕمەوە هیوادارم کاک فەریدون و کاک عومەری سەعالی ئەو برەکانی تر کاک بەختیار و کاک سەرەوانیش هەموو ئاگاداری ئەو وەزعن هەڵەکانم بۆ ڕاستکەنەوە چونکە من دڵنیام ئەو کاتە
بەو شێوێ بووە وەکو بۆتە دوکمنتشە ئەو شتانێک باشە مامۆستاجان من ئەوەی کەمە بەس بەپرسم ئەوەیە کە دوای ڕادەستکردنەوە و تەسلیمکردنەوەی سەرکردەکانی کۆمەڵە لە ئێرانەوە بۆ دەست ڕژێمی عێراق بارودۆخەکە چۆن کۆنتترۆل کرایەوە چۆن کۆمیتەی هەرێمەکان دروستکرا کێ سەرپەرشتی ئەو هەستانەوەی کۆمەڵی بۆ مێژوو شتێک بڵێن کاکشا بۆ هاوڕێکانی من هەمووی بێکە چکە هەموو شەی جعفەرە کاک فرێدونە کاک عەلی بسکۆلە کاک عومەر چالی هەمویانە ئەو برانە بەڕاستی لە زیندانە بوون ڕەمزی مقاومە یعنی ئەو مقاومەی ئەوان توانیۆنە دروستیکان ئێستا بەو هەموو هێزی کە یەکێتی نیشتمانیەتی ڕەنگە نەتوان ئەو معنەوەتە بداتە خەڵک یان ئەو معنەوەتی ئەوان دروستیان کردبوو لە ناو خەڵکە هەر ئەو دروشمەی کە بەرزیان کردووە کەڵبژی و کەمبژی ئەوە وای کردبوو کە حەماسێکی بێوێنە لە ناو خەڵک دروستکە هەتا کە کاتێک کە شەیدیش بوو یان ئەو برایانە کە شەیدیشکران بە شێوەیەکی ئەفسانەی بران بۆ سەرقەبران ینی هەموو شەیدەکان نەکرد من بەبستم کاڵم شەی شا بوو هاوڕەکان بەبستم شەی جعفەر و شەی جعفەر عەبدولواحد و ئەوانیشە کە هەر هەمویان بەڕاستی دەورێکی زۆر گرنگیان بینی و گیانێکی مقاومەی سەریان دروست کرد ینی ئەوە بوو هۆی ئەوە کە خەڵک بڵێ ئەمانە ڕوبەڕووی مردنە بنەوە ئێمە هێشتا ئازادین و هێشتا ئەتوانین خەباتکەین درێژە بە خەباتی چەکداری خۆمان خەباتی سیاسی و پاشان خەباتی چەکدار باش کۆمیتەی هەرێمەکان چۆن دروست بوو ئەمجار ئەو وەسعی دروست بوو شەید ئارام و کاک سالار و کاک بەختیار دوای کاک ئازادیشان بینی بووەوە ئەم چەند کەسە ئەمانە لە ناو ڕێخستن بن بخۆیان وەکوتم کاک بەختیار تا ئەو ڕۆژە مەسئولی ڕێخستنەکانی خانەقی و بەغاوانە بوو کاک سالار لە ناو ڕێخستنەکانی سلێمانی بوو کاک ئارام لەگەڵ ڕێخستنی بەغا و لەگەڵ ڕێخستنی شوێنەکانی ترە دەوری بینەوە دوای پیاوێکی یەکێک لەوانەی کە بەڕاستی کەڵە پیا بووە لە بواری نووسین و پیاوێکی پڕ لە هیممەت و عەزیمەت بوو ئەم کەسانە کاگازە دەرچەند کاتە لە 75 تەمەنی 20 ساڵ بووە ینی ئەتوان بڵێم هەمویان کەسانێکی زۆر گەنج بوون ڕەنگە هەرە بە تەمەنەکە کاک ئارام بوو کە ئەو کاتە 30 ساڵ نەبووە ئەم کەسە گەنجانە بەڕاستی توانی بوویان لێرە بمێنەوە هیچ حالێکی تریش نەبوو ئەبێ بمێنەوە کە ئەمێنەوە ئەبێ شوێن بۆ خۆ حەشاردان شوێن وەکو شەبەکەیەک بۆ ڕێخستن و بۆ هین بدۆزنەوە تر حەڵقەکانیان بەیەکەوە گرێدا و هیممەتێکیان لە ناو خەڵک دروست کرد ینی ئەوان ڕاستەکەی ئێمەی ساتەکە باسی مێژووەکەین من ڕاستەکە هیچ مەبەستێکم نییە ینی نامێ بە شان و باڵی کەسە بڵێم و ئەو کەسانە حەقە خۆشیان لێگەڕێن ئێمە باسییان کەین نەک خۆیان باسی خۆیان بکەن هەر کەسێک بێ ئەوان ئەو کەسانە دەورێکی مێژویان بینی لەو لەحزەیە لە لەحزەیەکە کە بەعس بە ئەو پەڕی غرورەوە ئەیوت لەقەت انتهت الحركة الكردية وإلى الأبد ئەو جا خەڵکی خۆشمان ئەو هێزە مەزنەت هەبووە کە هێزی شۆڕش بووە کە نزیکەی 150,000 چەکدارمان هەبووە لە پڕ هیچ نەبێنێ بێگومان مرۆڤێک کە ئەو وەسع ئەبینێ بڕوای بە هیچ نامێنێ خەڵک بێتاوان بووە لەوەی کە بڕوای بە هیچ نامێنێ جەم چەند کەسێکی گەنجی ئەتوانم بڵێم تا حەدێکی زۆر کەم تەجروبە لە ڕووی تیۆریەوە کاک ئارام هەرە تیۆریسیۆنەکەیان بووە ئەم کەسانە توانیویان ڕێخستن بگرنەوە توانیویان پەل بەهاون بۆ هەموو شوێنێ توانیویان لە هەمان کاتە دەستە چەکدارەکان ئامادەکەن بەرە پەیوەندی لەگەڵ ئەو کەسانە بکەن کە توانای عسکەریان هەیە وەکو شەی جەمال عەلی باپیرە وەکو ملازم عومەرە ئەنوەری مەجلی سوڵتانە تاری عەلی بەگە ئەو جار لەگەڵ عەلی عەسکەری ئەوان لەگەڵ شەی جوامێر و ئیتر خەڵکەکان زۆرن ئەوانەی کە یەکەمین دەستەی چەکدار دروستەکان چەکدارەکان ماوەسە من یەک دەخە کاتماوەمێ زۆر بە خێرایی وەڵام بیتەوە کۆمیتەی بەغدا
کە ئەو کات لە 5 کەس پێگات بوو لەگەڵ مامۆستا جعفەر عیماد ئەحمەد مامۆستا محسین سادق شەریف دڵشاد مەولود لەو ساتە وەختەیە ئەم کۆمیتەیە دروست بوو یاخود بڵین هەر لە سەروەختی دروستبوونی کۆمیتەی هەرێمەکانە دروست بوو یا لەکەیە یەکەمین جار زۆر بەخێرەی وەڵام بێت یەکەمین جار تێکشکانەکە ڕۆدا کە کاک ئەنوەر ئەوانە گیرێن کاک جەبار فەرمان و حاکم برایم و خەڵکی زۆر سعدم فێلیە خەڵکی زۆرە گیرێ ڕێخستنەکان هەموو تێک و پێکەشکێنرێ کە ئەوە ڕێک ئەمجار دروست سەکرێتەوە سەر لە نوێ ناڵم کاک بەختیار ئەوان دەورێکی زۆر باشیان تیابینیەوە دوای ئەوە کە کاک بەختیار هات بۆ سلێمانی کە زیاتر لە سلێمانی ئەمایەوە ئیتر ئەو کۆمیتێ دەوری زیاترە بینی زۆر باش مامۆستاجان کاتی بەرنامەکە تەواو بۆ هەڵین لە ئەڵلقەکانی داهاتوە درێژە بە گفتوگۆکە بین بەڕێزان ئەڵلقە یەکەمی دیدارەکەمان لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا جعفەر کۆتایی هات تا ئەڵلقەی دووهەم بەهێگەشتەوە خۆتان ئەسپێرین خواتە لەگەڵ سپاس مامۆستاجان.